دووەمین کۆڕبەندی بوون بە پیشەگەری نێودەوڵەتی لە دوبەی بەڕێوە دەچێت حتمما بە سەرپەرشتی دوو گەنجی کورد و ڕامێر ئەرسەلان هاودامەزرێنی بەرنامەی بوون بە پیشەگەری نێودەوڵەتی لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمانە بە کاک ڕامێر ئێوارە باش سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. سەرەتا دەمەوێت لە بیرۆکەی پرۆگرامەکەەوە دەست پێ بکەین با بزانین بیرۆکەی ئەم پرۆگرامە چییە و لە چیەوە هاتۆ چۆن یاخود چی وای لە ئێوە کرد کە پرۆگرامێکی لەم شێوەدا بمەزرێنن. لە شاری دوبەی بە ئامانجی سەرەکی لەم پرۆگرامە ئەوەیە بتوانین خزمەت کوردستان و ئابووری ئەم وڵاتە پێش بخەین و لەگەڵ ئەوەشا بتوانین خزمەتی عێراق بکەین بە گشتی چکە ئەویش کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئابووری کوردستان. هەر لەو بابەتە بوو کە ئێمە بیرۆکەیەمان بۆ هات سەرەتا ئەم پرۆگرامە بتوانین لە وڵاتێکی پێشکەوتوو لە شارێکی پێشکەوتوو وەکو دوبەی کە ئێستا تۆپە لە بواری وەبەرهێنان و عقاراتە دەست پێ بکەین و هەموو وەبەرهێنەکان بتوانین لێرە کۆ بکەینەوە لە سەر ستەیجێک کە پێی بوتێ VIP. باش کێن ئەو کەسانی کە دەتوانن سوودمەند بن لەم پرۆگرامە و دەتوانن بەشداری بکەن؟ کەسانی کە دەتوانن سوودمەند بن لە پرۆگرامەکەی ئێمە کۆمەڵێک کەسایەتی و باڵین کۆمپانیمان دیاری کردووە کە ئەتوان ڕۆڵی سەرکیان هەبێت لە بڕیاردان لە دیاریکردنی چارەنووسی وەبەرهێنان. ئەوانیش بۆ خاوەنی کۆمپانیەکانی کۆنستراکشن و هەروە خاوەنی کۆمپانیای دیزاین و جێبەجێکردن و خاوەنی کۆمپانی باڵین پرۆژەکانی وەبەرهێنان لە ئاسی کوردستان و عێراق. و ئەم ساڵیش سپاس بۆ کۆمپانیەکی زۆر لەگەڵمان بەشدارە کە خاوەنی کۆمپانیەکان توان هاتوونەتە ناو پرۆگرامەکەەوە. پلانی ئەم ساڵ چییە؟ دەتانەوێت لە ڕێگەی کۆڕبەندی ئەم ساڵەوە چی بەدەست بهێنن؟ بەڵێ ئەم ساڵ کۆمەڵێک پلانی زۆر وردمان داڕشتووە لەگەڵ تیمەکەمان بۆی کە بتوانین بگەینە باشترین دەرئەنجام لە دوای ئەوەی کە کۆڕبەندەکە تەواو بێت و کۆنفرانسەکە تەواو بێت. ئەویش ئەوەیە کە لە 14 وڵاتەوە وەبەرهێنەکانمان بانگێش کردوتە ناو پرۆگرامە و تاوەکو ئێستا لە 14 وڵاتی جیاوازەوە بەشداربوومان هەبووە و کۆمەڵێک سپیکەری نێودەوڵەتیمان هێناوەتە ناو لە 8 وڵاتەوە کە لە سەر کۆمەڵێک بابەتی جیاواز و کۆمەڵێک بابەتی نوێ و ترند لە بواری وەبەرهێنانە قسەکەن. کرد پلانەکەتان بەم شێوازەیە ساڵی ڕابردوو چی ڕوویدا لە پرۆگرامەکە و ئەو پلانی کە داتان نابوو وەکو خۆی جێبەجێکرا و چەند وڵاتیش توانیان بەشداری بکەن؟ بابەتی ئێمە بە هاوبەشی بوو لەگەڵ کۆمپانیای داماگێکێک لە گەورەترین کۆمپانیان دیڤلۆپەر و دروستکەرەکان لە وڵاتی ئیماڕات سواز بەخوا توانیمان 50 وەبەرهێنی کوردستان بەرینە ئەوێ و تێبگەن لە تەواوی ئەو سیستەم و ئیشکردن و مارکێتینگ و ئەو باڵی دانست و توانایانی کە پێویستن ئێمەش دەستی کارمان بەقوتر بێتیایەوە بتوانین بگەینەوە ئاسە نێودەوڵەتی کە گەشتیاری دەرەوە ڕاکێشین بۆ خۆمان یاخود وەبەرهێنەرانی دەرەوە ڕاکێشین. دەرەنجامی زۆر باشیە بوو لە 4 ڕۆژا کۆمان کردبوویەوە و زۆر بە سەرکەوتویش ڕۆی کە توانیمان کۆمەڵێک دەستکەوتی مادی و معنەیەمان هەبێت. ئامانجی داهاتووی پرۆگرامەکە چییە؟ حتمما ئێوە کاتێکم پرۆگرامەتان دامەزراندووە ئامانجتانە بووە و ئامانجێک یاخود دەتوانین بڵێن پلانێکی دوورمەوداتان هەبووە. ئێوە دەتانەوێت لە داهاتوودا چی بکەن لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە؟ حتمما ئەو ئامانجێکی ئێمە هەمانە لە 5 بۆ 10 ساڵی ئایندەی ئینشەڵڵا کە بتوانین هەموو ئەو وەبەرهێنەرانی کە هەن لە باڵین کوردستانە بە تەواوی دەرفەتیان بۆ بڕەخسێت لە ئاسی نێودەوڵەتی بتوان گەشە بکەن. وهروە ئەو وەبەرهێنەر و خاوەن کارگە گەورانی یاخود خاوەن باقە گەورەکان بتوانن بزنسەکانیان بێنە ناو کوردستانەوە بێنە ناو عێراقەوە بتوان ئیشی تیا بکەن و خۆت دەزانیت لە دوای شەڕی داعشەوانە ئێمە زۆر زیانمان بەرکەوتووە و لۆکیشن و جوگرافیاکەمان لەبەر ئەوە ئەمە هاوکارێکی زۆرە بێ بۆی کە بتوانین لە ڕێوە وەبەرهێنان و جادەوبان و کۆمەڵێک بابەتی زۆر کە بتوانین شارەکانمان پێش بکەین بەڕاستی. کاک ڕامێر سپاس بۆ زانیاریەکەین بە هیواین ئەو پلانی کە داتان ناو لە دومین کۆڕبەندی ئەم ساڵدا وەکو خۆی و بگرە بە باشتریش جێبەجێ بکرێت. سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت.